ئەم کاتتان باش بەرنامەی نهێنیەکان بە بابەتە سەرنجڕاکێش و جیاوازەکانی ناو کۆمەڵگەی کوردی بەردەوامە. ئەم جارە لە بەرنامەکەدا ڕووداوی هاوسەرگیری و جیابوونەوەی ژن و مردێک دەگێڕینەوە کە دوای 3 جار جیابوونەوە و گەڕانەتەوە لای یەکتر، بەڵام کاتێک بۆ جاری چوارەم جیابوونەتەوە یاخود بۆ جاری چوارەم کە ویستویانە بگەڕێنەوە بۆ لای یەکتر، دادگا فەرمانی دەستگیرکردنی هەم بۆ ژنەکە هەم بۆ پیاوەکە و هەم بۆ ئەو مامۆستا ئاینێش دەرکردووە کاویستوێتی بیان گەڕێنێتەوە لای یەکتری و سزای داون. لە بەرنامەکەشدا هەم ژنەکە هەم پیاوەکەش قسەمان بۆکەن. جا میوانەکانی ناو بەرنامەکەش زانیاری تازە لەسەر پەیوەندی نێوان ژن و پیاو دەخەنە ڕوو. بێگومان گفتوگۆ و هەڵسەنگاندنی ئەم بابەتە لە ڕێگەی میوانەکانمەوە ئەەکەم کە میوانەکانم هەریەکە لە بەڕێزان مامۆستا مەسەر خۆراسانی مامۆستای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بە خۆشحاڵێ و لە لامان میوانە بێت هاوکات لە ستۆدیۆ لە لای خۆشم کاکە عوسمان شێخ سدیق پارێزەری ڕاوێژکار لەگەڵمانە بێت پێکەوە گفتوگۆی ئەم بابەتە و بابەتەکانی ناو کەیسەکە ئەکەین. مامۆستا مەزهەر ئێمە لای جەنابەت سڵاوت لێبێت، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. پێمان بڵێن حکومەکانی تەلاق لە ئاینی ئیسلامدا چییە، کەی تەلاق ئەکەوێت و کەی تەلاق ناکەوێت؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، سپاس و بەخێراتنی میوانەکەتەکەم. طبیعی بابی نیکاح و بابی طلاق واتە ژنمارە بڕین و مارە بڕینی ئافرەتان و حەڵالکردنی ئافرەتان و تەلاقدان و جیابوونەوە و فێڵاق و حرامبوونی ئافرەتان دوو بابن لە فقهی ئیسلامیە دانراون بۆ لێکتێگەیشتن کاتێکەوە کچ و کوڕێک ئەیانەوێ لەسەر ئەساسی پرۆسەی زەواج و پرۆسەیەکی مقدەس بگەن بە یەکتری، بچنە نێو قەفەسی زێڕینەوە ببنە هاوسەری یەکتری بە ڕێگایەکی تەندروستی شەرعی جوانی ڕێک و پێک خوای پەروەردگار حەڵاڵیان ئەکا بە شەرت و شوروتی خۆی وەکو ئەفەرمێ لا نیکاح ئیلا بوەلیین و شاهیدەی عەدلین. ئەفەرمێ پرۆسەی مارە بڕین بە 2 شاهید و بە وەلی ئەمر و بە سیغەی نیکاح و تەزویج ئینکاح و تەزویج مارە ئەبڕێن حەڵاڵە بن بۆ یەکتری ئەبنە هاوسەری یەکتری. ئەگەر هات و تێگەیشتن هەبوو لە مابینیانە مەحەبەت و خۆشەویستی و ڕێز هەبوو لە مابینیانە ئەو پرۆسەی زەواجە پرۆسەیەکی دائیمە موقت نییە لە ئیسلامە، بۆیە نیکاح و زەواجی موقت پێوترێ سیغا لە ئیسلامە حرامە. ئەم پرۆسەی زەواجە زەواجێکی دائیمە و بەردەوامە هەتا مەحەبەت و ڕێز هەبێ لە مابینیانە. ئەگەر هاتوو کێشە و مەشاکل دروست بوو لە مابینی ژن و مێردا بە شێوازێکی وەها کە نەگەیشتە تێگەیشتن، نەگەیشتە ئەوەی کەوا یەکتری قبول بکەن بۆ ئەوەی ژیانیان تێک نەچێەوە، بۆ ئەوەی جەهەنەم بێ بۆ یەکتری تاو نەدەن و بۆی زوڵم لە یەکتری نەکەن. ئاینی بەرزی پیرۆزی ئیسلام طلاق فیراق جیابوونەوەی داناوە چۆن کاتی خۆی بە مەردانە پرۆسی زەواجیان کردن و خزمەکان بۆی خڕبوونەوە و شانازیان پێوەکردن. ئێستاش هەر بە تەفاهم بە تێگەیشتن ینی لێک جیا ئەبنەوە و واز لە یەکتری دێنن بە شێوازێک کە پێوترێت جیابوونەوەی طلاق یا ئەوەتە طلاق چەند بەشێکی هەیە، خولعمان هەیە کە مەبەست جیابوونەوە و هەڵداکەندنی ئەو پرۆسەی زەواجەیە، ئەو بابەتی زەواجەیە کە وەکو بەرگێکی شەرعی کردوێتی بەبەری ئەو ئافرەتە، یا بە طلاقیش یا ئەوەتە طلاق ڕجعەیە یا بەینونەی سوغرایە یا بەینونەی کوبرایە. ڕجعە چییە؟ ڕجعە بەو تەلاقە ئەو وترێکەوە عەفوم کە ئەگەر ئەمە شەرح نەکەم بابەتەکە واتەکەی نادا بەدەستەوە. ڕجعە تەلاقی ڕجعی تەلاقی ڕجعی بە ئافرەت بە تەلاقێکە وترێکەوە 3 مانگ تێ نەپەڕێ پیاوێک خێزانەکەی خۆی تەلاقەدا 3 مانگ تێ نەپەڕیوە بەسەر لەفزی تەلاقەکەدا کە بۆیە 3 مانگ دانراوە 3 توهور یا 3 سوڕی مانگانە بۆ ئەوەی ئەگەری ئەوەی هەیە لە تووڕەبوونە ئەم تەلاقە درابێ پیاوەکە پەشیمان بێتەوە بیخاتەوە ژێر نیکاحی خۆی. ئەمە پێ ئەوترێ ئەگەر هات و 3 مانگ تێ نەپەڕی بوو تەلاقی ڕجعی ئەتوانێ بیخاتەوە ژێر نیکاحی خۆی ئەگەر 1 جار تەلاقی دابوو بە 2 تەلاق ئەگەڕێتەوە. ئەگەر هات و بەینونەی سوغرا بوو بەینونەی سوغرا ئەوەتانێ 3 مانگەکە تێ ئەپەڕێ تەلاقی داوە 3 مانگ تەجاوزی کردووە بەسەر تەلاقەکەدا ئەوە پێوترێ بەینونە کە بەینونەی سوغرا بوو بەینونەی ینی جیابوونەوەیەکی
بچووک کە بە نیکاحێکی جدید نەبێ بە مارەبڕینێکی جدید نەبێت تازە نەبێ ناتوانێت بیهێنێتەوە ئەگەر هات و پیاوەکە پەشیمان بوویەوە یا ئافرەتەکە پەشیمان بوویەوە ویسیان بگەڕێنەوە لای یەکتری ئەبێ مارەبڕینێکی نوێ ڕوو بداتەوە بە عەقدێکی جدید مەهرێکی جدید ئەبنەوە حەڵاڵی یەکتری بەینونەی کوبڕامان هەیە بەینونەی کوبڕا ئەوەتانێ فەئین طەلقها فلا تحل له من بعد حتى تنكح زوجا غيره. باشە دەستت خۆش بێ مامۆستا پەیامەکەت گەشت دۆسێکی ئێمە ژن و مێردێکن سێ جار هاوسەرگیریان کردووە و جیابوونەتەوە بۆ دوای سێ جار لە جیابوونەوە بۆ چوارەم جار دواتر گوێبیستی وتەکانیان نەبین بۆ چوارەم جار ویستویانە بگەڕێنەوە لای یەکتر دادگا ڕێگری لێکردون و توێتی ئێوە حرامن لە یەک و ئێوە تاوانتان ئەنجام داوە بۆتان نییە بگەڕێنەوە لای یەکتر ئەم بابەتە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە چۆن باسکراوە چۆن حەلکراوە بۆ چوارەم جار ئاساییە چۆن ئەمانەڵێن لە لای مامۆستایەکی ئاینی بۆ چوارەم جار مارەکراوینەتەوە خۆی من ڕەخنەم هەیە بابەتی تەلاق و کێشەی مابینی ژن و مێرد هەرگیز نابێ بچێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن و تەحلیلاتی بۆ بکرێ ئەوە چۆرەوە بابەتێکی شخصیە ئەوەی ترە بەڵێ بابەتەکە هەیە مادام چوەتە دادگا و دۆسیەکان دان و دوو دانەنین پێمان باش بووکەوە لە ڕێی زانایانەوە هەم لە ڕووی یاساوە هەم لە ڕووی شریعەتی ئیسلامی و ڕوونکردنەوەی زیاتری ئەکرێت تەحلیلێک لە مابینی مامۆسایەکی ئاینی و محامی و پارێزەرێک یا حاکمێکە ڕوو بدان بابەتە بەڵام بەبێ ناوهێنان و بەبێ ئەوەی کەسێک بێت بڵێ وەها بوو وەها ڕوویدا بە و شێوازە چووکم ئێمە لە ئاسێکژین لاساییکردنەوە بابەتەکە ئەکەین دۆسیەکە بەبێ ناوهێنان و ئاشکراکردن ئێمە دۆسیەکان باسەکەین بەڵام ئێستا لە ئاینی ئیسلامە بۆ چوارەم جار ناکرێ مقابلەی هیچ کەسێک بکەین من ئافرین تۆ ئەو پرسیارە بکە ئەو پرسیار بکە بەس ناکرێت تۆ ژن و پیاوی بێ بیهێنی لێدوانێ لێوەرگیری خراپە ها خەتەرە من ئەگەر ئەو مەبەستت هەیە ئەو نیەتت هەیە هەر لە ئێسەوە من ڕەخنەی گەورەم هەیە لە بەرنامەکەت و نابێ ئەو بەرنامە پێشکەش کرێ بەڕاستی و من بەشداری ناکەم لە بابەتە من یەکێک لەو کەسانەی ڕەخنەم هەیە لەوەی ئیعلام ڕەخنەم هەیە لەوەی ئیعلام کەیسی نەفەرەکان بیهێنێتە سەر شاشە و تەحکیمیان بکە غەڵەتە غەڵەتێکی گەورەیە ئەمە پێوتری ئیشاعی فاحشە و پێی ئەوترێ حیابردن و پێی ئەوترێ سوکردن و پێی ئەوترێ ئابڕووبردن ناکرێ بەو شێوازە بەڵام لە مابینی ژن و مێردێکە ئەگەر کێشە و مەشاکیل هەبوو تڵاق ڕوویدا خودی شخصەکە ئەبێ بدوێنی لە نەفرێ بۆ نەفرێکی تر جیاوازە کەیسێک بۆ کەیسێکی تر جیاوازە ئەوە چۆن دکتۆرێک ناتوانێت لە خۆیەوە بە تەلەفۆن یا بە تەلەفۆنێک بە نامەیەک تشخیصی نەخۆشیەک بکە ئیلا ئەبێ نەخۆشەکە خودی خۆی بچێتە پاڵی بچێتە لای دکتۆرەکە و دکتۆرەکە تەحلیلی بۆ بکە و ئەشیعە و سۆنەر و بابەتانەی بۆکە جا ئەو جا پێڵێ تۆ تشخیصی نەخۆشەکەی بۆکە ئاڵێ فڵانە نەخۆشیتە و ئەمە عیلاجەکانتە ناکرێ یەک عیلاجدا بنەی بۆ تەواوی کۆمەڵێ نەخۆش هەر هەمووی بڵێ سەر ئێشیان هەیە چونکەم سەر ئێشەی نەفرێک لەوانەیە سەبەبەکەی سەرما بێ سەر ئێشەی نەفرێک لەوانەیە تەزەمم بێ سەر ئێشەی نەفرێکی تر لەوانەیە کێشە و مەشاکیلی نەفسی بێ یعنی غەڵەتە ئەو کەیسانە نابێت بە یەک شێواز بە یەک چاو تەماشا بکرێ بۆیە ئەکرێت نەفرێک دە جاریش لەفزی تەلاق باشە یەک دقە کەیسێک ئەکرێ نەفرێک دە جاریش لەفزی تەلاق هاتی بێ بەدەمیا هەر دە جارەکەی تەئسیری نەبوو بێ لەسەر ئیقاع لەسەر کەوتن چووکەم حلف بە تەلاق جیاوازە ئیقاع جیاوازە تعلیقی تەلاق جیاوازە بابێکی فراوانە ئەمە ئەبێ کەسێک قسەی تێدا بکە شارەزا بێ تەلاق وەکو خەونی ناخۆش وهایە خەونی ناخۆش بوو هەموو کەسێکی ناگەڕیتەوە لە ئیعلامە باسی ناکەی لا تقص الرؤيا إلا لعالم أو لناصح کێشە و گرفتی کۆمەڵایەتی و بابەتی تەلاق بابەتێکە زۆر باش یعنی مەجلیسی مغلقی مەجلیسی مغلقی بۆکەی لەبەری پەیوەستە بە حیاتی زۆر ڕاستەکەی بێگومان قسەکانت لە جێی خۆیەتی ئەکیت کە زۆر کەس هاوڕای جەنابتم منیش هاوڕای جەنابتم گونجاو نییە دەموچاوی کەسێک پیشان بدرێت و کەیسی خەڵکەکان پیشانی ڕایگشتی بدرێت لەبەر کۆمەڵێک حاڵت بەڵام ئێمام کەیسەکە هێناومانە بە هیچ شێوەیەک نەناوی کەسەکان پیشانەدەین نەدەموچاوی کەسەکان و ئەسڵەن مەوقع یاخود شوێنی ڕووداوەکەش باس ناکرێت بە شێوەیەک باسیەکەین بێگومان دواتر کە گوێبیستیان بووی ئەسڵەن نازانی ئەمانە کێن و لەکوێم ڕووداوە ڕوویاوە بەڵام خۆ ئەبێت نمونەیەک هەر لە بەردەستدا هەبێت بۆی شیکردنەوە لەسەر حاڵەتەکان بکەین وایە مامۆستا دادەکەی من ناوانیە ئەگەر لەبیرت بێ لە سوێن خواردنی تەڵەب قوتابیان کە تەخەڕوجەکەن لە کۆلێژی طب
لە کۆلێجەکان ئەڵێ یەکێک لە بابەتەکان نهێنیەکان ئەبێ پارێزرێ نهێنی نەخۆش ناکرێت تۆ نەخۆشێک بێنی لەسەر شاشە بڵێ ئادەی کاکی نەخۆش تۆ کە مایاسیرێتە مایاسیرەکە و چۆنە و دەموچاوی داپۆشەویش باسی مایاسیرەکەی خۆی بکە نابێ غەڵەتە هەڵەیەکی گەورەیە یعنی کەسێک لە گرفتێکی خێزانی لەگەڵ خێزانی خۆیان هەیە پیشانی دەی با دەموچاو شار بێتەوە کە بابەتەکانی خستە سەر شاشە یعنی سەتری تۆ گوناهەکە نەکرد سەتری نهێنی و ئەسراراتەکانی نەکرد خوای گەورە مەدحی ئافرەتەکە ئاڵێ فالصالحات قانتات حافظات للغیب ئافرەتی خواناسی پاکی خاوێن ئەوەتانێ سر و نهێنی مابەینی خۆی و خێزانەکەی ئایا نیکاح ئایا تەلاقەی شارێتەوە نابێ باس کردێ هەڵەیەکی گەورەیەدا دەکەی من زۆر هەڵن من زۆر ڕەخنەم هەیە لەم بابەتەی تۆ ئەگەر بێت و دوو نەفەر بێنی لێدوانێن لێوەرگری چکم لێدوانی ئەو دوو نەفەرە تایبەتن بە خۆیان نابێتە دەرمان ئەبێتە دەرد بۆ کۆمەلگا نابێتە دەرمان بە هیچ شێوازێک تۆ بتەوێت لە خلالی ئەم بابەتەوە دەرمانێک ببەخشی خەڵکی عیبرەت وەرگرشتیوانیە دەردێک ئەڕێژی ژەهرێک ئەڕێژی بە هیچ کەسێک چارەسەر ناکرێت دوایی غەڵەتە دادەکەی من زۆر باشە قەت نەفەر نەهێنی مقابلەی بکەی ڕەخنەم هەیە لێ دوایی ڕخنە لی ئەگرم دوایی دژی بەرنامەکەت ڕائەوەسن من بەڵام دڵنیام کە ڤیدیۆکە ببینی وتەکانی خۆیان ببینی کە ئێمە باسی کێشەکانیان ناکەین تەنها باسی ئەو حاڵەتاکەین کە لە دادگا چی ڕوویداوە چۆن سزا دراون چۆن تاوانەکان نەکەرم کەیسەکەیسەکانی پێشویش تاوانەکان چۆن ئەنجام دراوە جەنابتان و پسپۆڕی یاسایی پسپۆڕی کۆمەڵایەتی و هەمیشە زۆر جاریشکە ئاینی ئیسلامی شیکردنەوەمان بۆ بابەتەکان کردووە بۆەوەی ئەو هەڵانەی کە ڕوویاوە لە لای چەند کەسێک دووبارە نەبێتەوە کەسانی تر من هەڵەیەکم کردیان کەسێک هەڵەیەکی کرد کەسی تر دووبارەی نەکاتەوە اینجا ئێمە تەحەفوزمان بۆ بابەتەوە کردووە بە هیچ شێوەیە وەکو باسم کرد نەدەموچاوی ناوی کەیسەکە پیشان ناین مامۆسایی تر چۆنە ناسرێتەوە ئەگەر کێشەیەک هەیە دادەکەی من ئەگەر کێشەیەک هەیە لە مابینی ئەو دوو بابەتە زوڵمیان لێکراوە لە مەحکەمە یا شتێک لە بابەتانە ئەبێ قەزیەکەیان بچێتەوە مەحکەمە بە مغلقی چارەسەری کێشەکەیان بکرێن ناکرێ بخرێتە سەر شاشە دادەکەی من زۆر باشە دواتر بێگومان مامۆستا گوێبیستی چیرۆکەکە بین و ئەگەڕێمەوە لای جەنابی شت بێگومان بەڵام لەگەڵ کاکعوسمان کە لە نەتیجا من قسەی خۆمم ئەبێت ئەگەر بێت و هەڵەیەکی تەکنیکی و هەڵەیەکی علمی زانستی لە بابەتەکە هەبێ من دوایی بڕیاری خۆم ئەبێت زۆر باشە ئینشاءالله بەسەر چاو کاکعوسمان جەنابیشتان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان پێمان بڵێن لە یاسایە چۆن ئێمە لەگەڵ گوێبیستی من و مامۆستا مەزهەر بووی کە باسیم دۆسەیەمان کرم ژن و پیاوە چەند جارێک جیابوونێتەوە سێ جار جیابوونێتەوە دواتر بۆ چوارەم جار ویستویانە بگەڕێنەوە لای یەکتر حەزەکەین مثلەن باسی ئەوە بکەین چەند جار تەلاق بۆت نییە لە چەنەم جارە کە ژن و مێرد ئیتر بۆیان نییە کە بە هیچ شێوەیە وەکو لە یاسایە پێوتر بینونە کوبرا ئەمە بینونە کوبرایە و ئیتر بۆیان نییە بگەڕێنەوە لای یەکتر چەند تەلاق هەیە مثلەن چۆن تەلاق ئەکەوێت و لە چی کاتێکە ئەمە حسابی بۆ ناکرێت کە ئەو تێدەم تەلاقە نەکەوتووە بەڵێ دەستان خۆش بێت دیارە ئەم باس و بابەتێکی فراوانە و کاتی و باڵێن وادەی زۆرە بێ بەڵام وەکو مامۆستای بەڕێزش پێشتر بە تەواوی ڕوونی کردەوە ئەگەر چی عین چۆنەڵێ اختلافاتەکان و جانبە بەڵام اختلافاتی مەذهبی و فقهی ئەوانە باسکەی لەسەر مەوزوعە ئەوە پێم وابێ ئەمە لێرە جێگای ئەوە نییە و کاتی زۆر ئەوێ و پێویستەوە بە چەندەها وەکەڵێ کتوبی لەسەرە بەڵام ئەوەی کە لە یاسای باری کەسێتی عێراقیدا 1970 ساڵی 59 هاتووە کە بەڕوونی باسی کردووە کە ئەم یاسایە کە هەڵگۆزراوە و هەڵێنراوە لە شریعەتی ئیسلامی و بەبێ ئەوەی مقەیەد بە هیچ مەذهبێکی دیاریکرا و بەڵکو پابند بووە بە بنەما شەرعیەکانەوە ئەگەر زۆر بە مختصری باسی کەین تەلاق هەروەکو مامۆسانی بەڕێزش باسییان کرد تەلاق لە یاسای با بڵێن باری کەسێتی عێراقیشدا بەڕوونی باس کراوە کە ئەڵێ پیا و تەنها بۆی هەیە سێ تەلاقی هەیە ئەم سێ تەلاقە تەلاقی یەکەم وەکو وەک ئەوترێت تەلاقی یەکەم ئەگەر سیغەکان دوایی باسیەکان سیغە ئەو سیغەیەکی شەرعی بێ سیغەیەکی منجەز بێ سیغەیەک بێ و لە حاڵەتێکی بە ئاگاییە بێ و لە حاڵەتێکا بێ زۆری لێ نەکرا بێ ئەمانە کۆمەڵە مەرج و شەرتن کە بێ لەو سیغ ئەو کاتە تەلاقا ئەوەش ئەو بێ باسوبابەتێکە پێویستە لە قەزایە لە یەکلا بکرێتەوە ئەگەر تەنها ئێمە لایەنە تیۆریەکەی باسەکەن بۆیە ناکرێ
خەڵکی گوێگران و بیسەرانی بەڕێز کە ئەم بەرنامەیە بین ئەم قسانەی ئێمە ئەشێ وەک زانیاری وەگرن بەڵام وەکو ئەوەری نەگرن وەکو فتوایە وەکو ئەوەریگرن با بڵین لەسەر ئەساسی ئەم قسانەی ئێمە جارشکە بچنەوە بۆ نمونە بڕیار لە ئەو تەلاق و لەفزە تەلاقانە بن وە خۆیان کاری پێ بکەن وەکو وا بێ کە ئیتر چۆنەڵێن نەخێر ئەوە بێ بچنە بەردەم دادوەری شەرعی و شتەکان ڕوونکەنەوە کە بەداخەوە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە تووشی ئەو هەڵانە بن ئەوەیە کە ئەم ژن و پیاوە بەڕێزانە کە کەیسەکانیان دێتە بەردەم دادگا بە تەواوەتی زانیاری نادەن بە دادگا هەندێک شت ئەشارنەوە وایە پێیان وایە ئەگەرەمەیان شاردەوە لەوانەیە یاخود باسی ناکەن یاخود بۆ چوون و بیرکردنەوەی خۆیان ئەمە جۆرێکە لەوەی کە بە هەر هۆکارێک بێ ئەوە کێشەکان دروستەکە ئەنجینا ئەگەر تاڕوونیکەنەوە بۆ دادگا بۆ دادوەر ئەوە بە دڵنیاییەوە دادوەرە شەرعیەکان کە دادوەری باشمان هەیە لە کوردستان و بە تایبەتیش لە شاری سلێمانیە کە ئاگادارم بەوانە بۆیە تەلاق بینەوە سەروا ئەو بابەتە سێ تەلاقە تەلاقی یەکەم وەکو مامۆستا باسی کرد تەلاقی پێوتێ تەلاقی ڕەجعی واتە ئەبووی هەیە ئەو کەسە ڕەجع بکاتەوە بیگەڕێنێتەوە بیخاتەوە ژێر عیسمەتی با بڵێن ببنەوە بە ژنومێر بەبێ ئەوەی عەقد و مارەیی تازە بکەنەوە لە ماوەی 3 مانگە تا 3 مانگ لە تاریخی تەلاقەکەەوە لە تاریخی تەلاقەکەەوە نەک لە تاریخی تۆمارکردنی داواوە یاخود لە تاریخی چوونە لای مامۆستایەکی ئاینەوە نەخێر لە تاریخی تەلاقەکەەوە تا 3 مانگ بۆیان هەیە ئەم ژن و پیاوە ئەگەر خۆیان ڕازی بن بستنەوە لای یەکتر ئەگەر جیاوازەکە هەیە ئەمە تعدیلاتێکی لە قانونی ئەحوالی شخصیە تەنانەت ئەبێ ژن و پیاوەکە ڕازی بن هەردووشیان ئەو کاتە بۆی هەیە ڕەجعەکە قبوڵەکرێ ئەگەرچی ئەم تعدیلاتە پێشتر لە قەزای عێراقیە پێشتر ئەبوایە تەنها بەبێ ڕەزامەندی ژنەکەش پیاوەکە ئەیتوانی ژنەکەی ڕەجعەکاتەوە کاتێت لەفزی تەلاقەکەی کەوتوبێ ئەگەر بڕیاریشی تیا دەرچوو بێ یاخود بڕیاری دادگایتیان نەچوو ئەو کەسە لە ماوەی 3 مانگا بەبێ ڕەزامەندی ژنەکەی ئەیتوانی ئەو خێزانەی خۆی بگارنێتەوە ژێر نیکاحی خۆی و بەبێ ئەوەی عەقد و مارەی تازە بکات بەڵام یاخود تەسەڕوفێک لە تەسەڕوفەکان بکات کە ئەو مەدلومانایی هەبێ کە ئەم ژن و پیاوە ئەم پیاوە وەکو ژنەکەی وەکو ژن قبوڵە ئیتر ئەو مەدلومانایانە بۆ نەرج لە جێگایەکە بژن بەجای یاخود تەسەڕوفاتێکی هاوسەری بکەن بە جۆرە لە جۆرەکان بۆ معنایە و ئەگەر هاتوو ئەم کەسە لە ماوەی ئەم 3 مانگەیە ئەم ژنەی خۆی نەگەڕاندەوە ئەگەر تەلاقەکە کەوتبوو با بڵێن ئەوەش دارە وتمان سیغەی خۆی هەیە و مەرج و شەرتی خۆی هەیە ئەگەر تەلاقەکە کەوتبوو نەیگەڕاندەوە لە دوای 3 مانگەکە ئەو کاتە ئەبووی هەیە بیگەڕێنێتەوە بەڵام ئەبێ عەقد و مارەیی تازە بکە واتە بچنەوە بەردەم لای مامۆستایەکی ئاینی و یاخود لای دادوەر و باشتر وایە پەنابەرنە بەر دادگاکان بۆی عەقد و مارەیەکانش ببێ بە سەنەدێکی ڕەسمیەوە بۆیە مارەی کاتەوە جارێکی کە بە عەقد و مارەیی تازە ئەگەر 3 مانگەکە تێەوە چونکە باین بینونە سوغڕایەوە ئەوە چونکە بەڵام ئەگەر تەلاقی دووەمیە ئەمە تەلاقی دووەمیش بە هەمان شێوە ئەو کاتە ئەم کەسە دوو تەلاق لە تەلاقی سێەمە ئەگەر سیغەکان هەمووی شەرعی و قانونی بوون وەکو وتمان چونکە قانونەکە یاسای باری کەس ئەڵە سیغەیەک بێ شەرعی و قانونی بێ چونکە کە ئەڵەی شەرعی و قانونی بێ مەبەست هەیە لەو عیبارەتە قانونی بێ قانون لە قانونی عێراقیە قانونی باری کەسێتیە تەلاقی معلق ناخ ئەمە یەکێکە لە کێشەکان با بڵێن زۆر جار مامۆستا بەڕێزەکان بە پێی مەسەبی باوی کوردستان مەسەبی شافعی ئەگەر شەرتەکە شەرتێکی معلق بێ شەرتەکە شەرعی بێ یعنی شەرتەکە مخالفی ئەوە نەبێت ئەو شەرتە ئەگەر بێتە دی ئەو شەرتەکە بۆ نە کابرا بڵێ ئەگەر تۆ لەم ماڵە بچیتە دەرەوە تەلاقت کەوت بێ ئەگەر ئافرەتەکە چوە دەرەوە ئەوە لە ڕووی مەسەبیەوە لە ڕووی مەسەبی شافعی ئەم تەلاقە ئەکەوێ و ئێمە کاتەکەەوە بەڵام لە دادگای کوردستانە ئەم تەلاقە معلقە بە شتێکەوە ڕۆشتنە بۆیە مادەم تعلیقە قەزای کوردستانی و عێراق نایخە و بە نەسی قانونی هاتووە تەلاقی مەشروط یاخود ئەمن تەلاقە ناخە بۆیە بەڵام ئەم کەیسە کە ئەچێتە بەردەم دادگا نایخە بەڵام کە ئەچێتە لای پرسیاری هەندێ مامۆستای بە ڕێزی ئاینی ئەکا هەندێکیان بە بۆچوونی خۆ یا بەپی ئەو مەسەبەی ئەو با بڵێن لەسەری ئەڕوا ئەڵێ ئەو تەلاقەت کەوتووە ئەمە ئیشکال دروستەکە ئەمە کێشە دروستەکە لە ڕووی دەرونی شەوانی ئەم ژن و پیاوە هەستەکە تەلاقی کەوتووە لەو لاشەوە کێشە کۆمەڵە ماڵ و مناڵ و شتی هەیە لەبەر ئەوە باشتر وایە سەردانی دادگاکان بکەن یاخود لیژنەی فتواش لە ئێستادا تا ڕادەیەکی زۆر لەگەڵ با بڵێن دادگاکانە لەبەر واقعەکە لە هەرێمی کوردستانە لیژنەی فتوانمان هەیە و خەڵک قەناعەتی وایە بۆیە مامۆستای ئاینی بەڕێز و پایدار و شارەزای تێدایە و عالمی باشی تیا بۆیە ئەچنا ئەگەر بچنە بەردەم لیژنەی فتوا زۆر جار لیژنەی فتوا تەنسیقی هەیە لەگەڵ دادگاکان ئایان نێرێ ئەوانش پێیان نچنە بەردەم دادگاکان بەنەتیجە کورتی کەینەوە بۆی کاتەکە سوودی هەبێت ئەگەر تەلاقی دووەمیشیە تەلاقی دووەمیان لە تەلاقی سێمە ئەو کاتە کە پێوتێ باین بینونە کوبرا ئەو کاتە ئەم پیاوە ئەم ژنە
خۆشیان ڕازی بن مامۆستاش مارەیان کە بە قسەی هەر کەسێکیش بێ تازە ئەو تەلاقا بۆ بەباین بینونە کوبرا و سێم تەلاقە و ناکرێ ئەم ژن و پیاوە بگەڕێنەوە ئیلا ئەگەر ئەم ژن و پیاوە ئەم ژنە ئەم ژنە بەویست و ڕەزامەندی خۆی بەبێ ئەوەی فێڵ و فەرەش بێ بەبێ ئەوەی نێت ئەوە بێ زەواجێکی کەک لە کاتێکی کە هەر کاتێک بێ بیکاتەوانە لەگەڵ پیاوەکەیان نەگونجە و کێشیانە بێ ئەو تەلاقی باتەوە ئەو کاتە بۆی هێ وعیدەی لە ئەو تەواو بوو بێ تەواو ببێ لعیدەی لە ئەو تەواو ببێ بەڵێ لە دوای سێم ئەو کاتە بۆی هەیە جارێکی کە بە عەقد و مارەی تازە ئەوە بۆی هەیە بگەڕێتەوە بیگەڕێنێتەوە ئەمە ئیشکالی دروست کردووە زۆر جار لە ئێرەیە پێش هەیە لێرەیە بۆ هەندێک مامۆستای ئاینی بەڕێزمان مثلەن شەرنی مامۆستا معتەبەرەکان من هەندێک کەسێک کە بەڕاستی بەناوی مامۆستای ئاینیەوە هەندێک جار هەیە لێرە ئەڵەن ئەگەر و کەسە زەواجی کردوانێ زەواجەکە مادام ئەوانش دیارە قسەباسیشی دوور و درێژە لەبەر وەڵەن زەواج نییە تۆ شەرط نییە ئەوە هیم بێ تەسریحێکی هینی پێ بکەی بۆی ئەگەر بیشی گەڕێنێتەوانێ و دوایی تەلاقی باتەوانێ ئەوەی کە پێوە دێ مارە بەجاز و ئەمە ئەسڵەکەی ئێرەوە دێت زۆر باشە بێگومان دواتر ئەگەر دەرفەتە بێ باسی و بابەتە شەکەین کە ئەگەر نیەتێک هەبێت لە زەواجی ترە تا چەندەمە بۆیان هەیە چونکە یەکێک لە مەرجە ڕەسەرەکیەکانی زەواج ئەوەیە کە ئەبێ ئەم کەسە نیەتی بەردەوامیان بواتە نیەتی موقەت نەبێت ئەگەر بۆ نیەتەکە موقەت بوو چونکە هەموو کە تەسەڕوفێکی شەرعی و قانونی پێویستی بە دووشت هەیە پێویستی بە نیەت هەیە پێویستی بە تەسەڕوف و سلوکە مادیەکە هەیە نیەتەکە لە ناخایە تۆ ئەو نیەتە پێویستە ئەو کەسە خۆی گوناحبارە بێ و ئەگەر تەرەفی بەرامبەریش بە نیەتەکەی زانی ئەوش دووشی گوناح هەبێت دیارە چونکە دیارە دوو نیەتی خراپ ئەکەونە یەکەوە بۆیە نابێت ئەگەر نیەتی ئەوە بێ جارێککە تەلاقی یا یاخوشنەکە نیەتی ئەوە بێ لە فترەیەکە تەلاقی باتەوە بۆی ئەم پینەیە بکەنەوە زۆر باشە دەست خۆش کاک عوسمان دەستت خۆش بێ بێگومان ئەچینە لای مامۆستا مەزهەر بەئیزنی جەنابتان ئەچینە لای ئەو ژنەی کە دۆسێکەیە بەڵام نەدەموچاوی دیارە و نەناویشی هێنراوە باسی چۆنێتی ڕووداوەکەمان بۆ کات و بزانین لە دادگا چی ڕوویدا و چی پێوتراوە. من لە ساڵی 2014 قسمەتم کەوتە لای ئەم پیاوە و 4 ساڵ بەیەکەوە بوون بە دەردەسەری و بە نەهامەتی و بە شەڕ و ئاژا و دایم عەسەبی بوو دایم شەڕی پێ فرۆشتم هەر چۆنێ بەڕێمان کرد. باشە بەیەکەوە بوون هەردووکتان مثلەن ئەم هاوسەرت ماڵ و خێزانی تری نەبوویان هەر تۆ بووی؟ ماڵ و خێزان ژنی هێنابوو ژنەکەی مردە بوو دوو کوڕی هەبوو کوڕەکانی ماڵ و حاڵی خۆیانیان هێو لە ماڵ و حاڵی خۆیانن. ئێوە هەردووکتان بوون؟ بەڵێ ئێمە هەردووکمان بوو. لەسەر چینە گونجان کێشەی؟ وەڵڵی دایم عەسەبی بوو دایم شەڕی پێ فرۆشتم ئیتر نازانم بۆ ئابوو. تۆ زەواجی ترت کردو بۆ پێشتریان نەخێن پێشتر لەگەڵ دایکما ئەژیام زەواجم نەکردم و ئەمە یەکەم زەواجم بوو. خۆت موالیدی چەنی؟ من موالیدم 69 هاوسەرەکەشم موالیدی 59. باشە ئیتر نە گونجاین پاش 4 ساڵ لە یەک جیابووینەوە کە لە یەک جیابووینەوە ماوەی 6 مانگ بە یەکەوە نەماین دوای خەڵکی نارد بە دوامە و خۆی هات و زۆر ئەم سەراوسەری کرد هەتا ڕازی کردم ڕۆشتمەوە. باشە جاری یەکەم کە جیابوونەوە لە دادگاش جیابوونەوە؟ لە دادگا جیابووینەوە لە لای مەلا هەموو جیابووینەوە. باشە ئیتر دوایی کە دوای 3 مانگەکە 6 مانگەکە گەڕامەوە نزیکەی 3 مانگی کە بەیەکەوە بووین ئەینەن بابەت دەستی پێکردەوە و شەڕ و ئاژاوە و فەرتەنە هەرچەندم کرد تەحموولیم نەکرد. ئیتر مناڵیشم نەبووتم بۆ دانیشم بە دیارم هەموو خەم و خەفەتەوە من هەستان ڕۆشتمەوە دیسان فترەیەک 5-6 مانگێک عینەن شت دانیشتمەوە هاتەوە دیسان بە دوامە کە هاتەوە بە دوامە ئەوە هاتەوە بە دواتیان خۆ دەدوت بە وەڵڵاهی ئەو حەزیە کرد و وازی لێ نەئەهێنام خەڵکیە نارد خۆیە هات ئێتە منیش گەڕامەوە کە گەڕامەوە دوای دیسان چوونەوە لای مەلا تەلاقەکەمان چاک کردەوە و چوینەوە مەحکەمەش عەقدی زەواجشتەکەمان چاک کردەوە دیسان عەقدی زەواجمان دەرکردەوە دوای دیسان ئەینەن بابەتی جاران دەستی پێ کردەوە و نەئەگونجاین بەیەکەوە هەروازیشی لێ نەهێنام حەقیشم لای بوو حەقەکەی نەئەیامێ تە دوایی کە داوای حەقەکەم لێ کرد. حەقی چی چەندێک چیت لای ما بوو؟ وەڵڵاهی نەختشتی ناوماڵی یامێ بێجگەلەوەش 8 ملیۆن دینار پارەی مارەی و ئاڵتونەکان میلا بوو نەیەیامەوە. باشە کە لە دادگا جیابوونەوە و کاتە تۆ داوای حەقی خۆتت نەکرد؟ وەڵڵاهی داوای حەقی خۆم کرد بەس ئەم نەی ئەیامێ دواییش کە گەڕامەوە بۆ لای هاتەوە دیسان بۆ لاموتی وەرە و بابەیەکەوە دانیشینەوە و
تر قەناعەتی پێکرد و گەڕامەوە دوایی کە گەڕامەوە عینەن شەد دەستی کردەوە بە شەڕ و فەرتەنە هەر 2 ڕۆژ خۆشە بوو ژیانمان 10 ڕۆژ شەڕ و فەرتەنەمان بوو ئیتر دوایی وازم لێ هێنا و گەڕامەوە دیسانەوە هاتەوە وتیبا کە چوینە مەحکەمە ئەم جارە چوینەوە دیسان تەلاق پانچا کردەوە چوینەوە مەحکەمە لە مەحکەمە حاکم بانگی کردین وتی ئێوە چۆن چوونەتەوە لای یەکتر ئێمەشمان ئەو لای مەلا تەلاقمان چا کردوێتەوە باشە تخوا یەک پرسیار کە ئەچوون ئاخر جار مەبەستمە یعنی هەموو جارەکان ئێوە لە لای مەلا چاکتانە کرد و ئەچوونەوە لای دادگاش دووبارە عەقدی زەواجتان نەکردەوە یەک جاریان نەچوینەوە ئیتر ئەخیر جار کە چوینەوە مەبەستم ئاخر جارێسە پرسیاری ئاخر جار لەکەم کە چوونە لای مامۆستا ئاینیە کە مارەیکردنەوە چی پێوتن وتی ئەتوانن بگەڕێنەوە لای یەکتر ئەو هیچ مشکلەی نەبووی چی پێنەوەتی بڵین یا بگەڕێنەوە یان مەگەڕێنەوە یان بۆە ئەکەن هەر ئەموو جارێک کە ئەچوینە لای ئێوە هەتاکەی ئاقڵ نابن و دانانیشن بەیەکەوە ئیتر ئێمەش وتمان ئەمە ئەخیر جارە وتی باشە کە کاتێک چوینە پێویستیمان بۆ عەقدی زەواجمان هەبێ لەبەروی کە ئەچوینە دائیرەکان ئیشمانە بوو ئیشمان بۆ نەئەکرا کە چوینەوە داوای عەقدی زەواجمان کرد لە مەحکەمە یەکسەر حاکم تەوقیفی کردی نردینی بۆ شورتە لەوێ 5-6 ساعات گیران کە وتمان مەلا ئەو مەلا ئەو مەلا تەلاقمان چاکرد و مەلاکەش گیرا لەگەڵمانە دوایی برازاکەم هات کەفالەتی بۆ کردین و هەرسێکمان بەربووین تر دوایی کرایە مەحکەمەوە ئیشەکەمان حاکم وتی ئێوە غەڵەتێکی گەورەتان کردووە و ئێوە تاوانێکی گەورەتان کردووە ئەبێ بگیرێن دوایی تقریباً 6 مانگ تەخیر کرا محکەمەکەمان مەلاکە ئەمری خوای کرد ماینەوە ئێمەش حاکم وتی ئەبێ حکم بدرێن ساڵە حکم دراین بەڵام لە برەوەی تەمەنمان گەورە بوو وتی ناتان کەمە سجنەوە بەڵام هەچ پێشینە و شتێکتان هەبێ یعنی جارێکی کەشتێکە بکەن ئەبێ بگیرێن باشەکەنی تەواو جارێکی تر نەگەڕانەوە نەخێر نەگەڕینەوە لای یەکتر ئیتر تەواو وازمان لە یەک هێنا ئیتر حاکمیش ساڵێکی حکم ماوین بەڵام ئەبێ لەو ساڵە ئاگامان لە خۆمان بێ و هیچ شتێک نەکەین بۆی کە نەگیرێن کە گیران ئەم جارە سجن نەکرێت پێویستە زەواجی ترت نەکردوەوە بەتەمانی نەخێر وەڵا بە هیوای زەواج لەگەڵ کیاژی وەڵا هەر خۆمەژی مێستا دایکی شەم عەمری خوای کردووە ئەمە بەشێک بوو لە لێدوانی ئەو ژنی کە لە دۆسیەکەدا هەیە دوای چەند جارێک گەڕاوەتەوە لای هاوسەرەکەی بێگومانێمە هەمیشە هاوسەنگی لە وەرگرتنی دۆسیەکان و گوێگرتن لە کەیسەکانە پارێزین بۆیە لێدوانی هاوسەری ئەم ژنەشمان وەرگرتووە با پێکەوە گوێبیستی بەشێک لە لێدوانەکانی ئەویش بی سەرەتا من ئەم خێزانم لە دوای تقریباً 4 ساڵەوە کە بەیەکەوە بووین بۆ جاری یەکەم تەلاقا لێ جیابوومەوانەیە ئیتر دوای ئەوە مودەی 4 مانگی پێچوو تاان هەموو جارێک ئێمە لە لای مەلا و لە لای حاکمیشەوەکەمانە کرد زاواجەکەمانە کرد دوای 4 مانگ 4 مانگی بەسەرا ڕۆی بەسەر تەلاقی یەکەممانە چوم هێنامەوانێ و مودەی 4 مانگی تری خایەن دووبارە جیابووینەوانە و ئیتر مودەیەک بەس لە جیابوونەوەی یەکەما من مارەیەکەی بڕی 2 ملیۆن و نیومە لەگەڵ ناوماڵەکە بە کاملی براگەشی شایەت بوو لەو کاتەیە ئیترەوە بوو بۆ جاری دووهەم تقریباً 6 مانگی پێچوو تەلەفۆنی بۆ کردمەوەی وەرە با بینەوە لای یەک و ئیتر بە تەواوەتی ئاها زۆری لێ کردم ئیتر منیش چون دووبارە زەواجم لەگەڵا کردەوانە و هێنامەوانێ باشە تۆ خێزانەکە دوتی خێزانی ترت نەماوە لە ژیانە مناڵت 2 کوڕم هەیە ئەوان بەجێ ئاژێ ئەوان بەجێ ئاژین و ماڵی خۆیانەیە باشە هەموو جارێک کە ئەتهێنایەوە دووبارە عەقد و مارەی و شتی تازەتان بۆ کردەوە هەر لەسەر مارەیەکەی پێشوو ڕێیەکەوتینەوانێ و بە بەردەوامی تراوە ڕۆشتینەوە لەگەڵیا ئیترەوە بوو دوای 6 مانگ تقریباً چوومەوە هێنامەوە خێزانەکەم چوومەوە بەڵام ئەم جارە لای حاکم ومانەش پێیان وتم وتیان ئەم جارە بە هیچ شەوێ عەقدی زەواجە بۆ ناکرێت و یان ئەوە تا بێ خێزانەکە و لەگەڵ پیاویشترا زەواج کاتەوانێ ئەمە سێم جار عید لە دوای ئەوەی کە 2 جار تەلاقممە جاریشتر چوومەوە بۆ داوای هێنامەوانێ و ئەم جارەکە وتی لاو کاتی لە کاتی هێنانەکەیە باشە کە ئەچووی بۆ لای هەمان مامۆسای ئاینی بوویان مامۆسای هەر جارە و مامۆستایە بوو
بەس خێزانەکە دەڵێ هەمان مامۆستا وەرە ئەو زۆر داڵخەوشتی نەماوە ئەو شتی بیرەچێتەوە ئیتر ئەوە بوو ئەو کاتێ ئێمە ڕۆشتین حاکم وای پێوتی باش کە پێشوێ بچنە لای حاکم چوون ئاخر جار کە ویستە چاکی کەیتەوە شووی بۆ لای مامۆستا ئاینیەکە پێت وت ئێمە ئەمە چەند جارە لە یەکجیابینەوە هەموو جارێ پێم وتووە ئەم ئاخر جارە چی وتی ئەتوانن بگەڕێنەوە لای یەکتر سەرەتا لە کاتی دووە سێم جارە کە هێنامەوانێ لەوێ حاکم من پێی وتم وتی ئەم جارە تەلاقی بێ ناتوانانی بیتەوە لای دێگەی ئیترەوە بوو تەلاقم مایاوانێ فترەیەک ڕۆشت دووبارە زۆریان لێکردم ئیتر خەڵکی کرد بە گژما و بابچینەوە لای یەک و ئەمانە ئیترەوە بوو ڕۆشتنەوە بۆ لای یەک ئەم جارە چون لێ مەلامارم کردەوە ئەوڵێ تۆ ئاخر جار تۆ پێ دوتەوە وەرەوە لام لەبەرەوەی دوایەوەی کە لە دادگاجیا بوونەتەوە لەسەر بڕێک مارەی و شتەکان ڕێککەوتون کە بیەیتەوە تۆ حەقی خۆت نەیاوەتێ من هەمووی حەقەکەی نێتەوە توتەوەرەوە باڕێک بکەوینەوە بە من حەقەکەی خۆی یەکەم جاری ئامێ جاری تریش دووەم جار و سێم جار عقدی تازە هەیە مارەی تازە ئەخرەوە حەقەکەی بۆ نەجێڕامەوە باشە خۆ نابێت بۆ توێ بگێڕێتەوە و جارێکی تر کە مارەیەکی بەعقدی تازە مارەیەکەی خۆمش سێ جا مارەی نایە هەر بە یەکەم جار بیامایەتەوە مارەیەکە لە بێ چوار هەموو جارێکە بێ بیەی کە لی جابیتەوە تۆ بەعقدی تازە ئەیهێنی وایە مارەی دووبارە ئەهاوتت دووبارەش کە مارەیمان داناوەتەوە لەسەر هەمان بڕی پێش و ڕێکەوتوی جا ببیتەوە بێ بیەیتەوە ئەخم یەکەم جاریامی تر بۆچی دووەم جار و سێم جار بیەمەوە باشە ئاخرشت لەسەرەوە ڕێک نەکەوتن هاتەوە بۆلات بەڵێ چینەوە بۆ لای مامۆسایینی من پێم وتم من ئەمە سێم جارە ئەم ئافرەتە تەلاقەیەم وتی قەیناکە ئێستا جارێکی تر تام بۆتان هەیە جارێکی تریش بیکەن ئیتر ئەوە بوو مارەمان کردوانێ لای مەلا ئیتر خێزانم وتی با بڕین لە مەحکەمەش عەقدی زەواجکەین ومانە وتم باشە کە چینەوە بۆ ئەوێ تێگەشت مامۆستا ئاینیەکە لەوە تێگەشت بوو کە ئێوە ئەمە چەند جارە ئەچنەوە لای یەک و ئەگەڕێنەوە بۆ باس کرد ئەی چۆن من هەموویم بۆ باس کرد تێگەی وتم سێ جامارم کرد و سێ جایش تەلاقم ماوە تێگەی دیترەوە بوو چین بۆ لای حاکم عەقدی زەواجەکەمان بۆ بکە لەوێ کە سەیریان کەوتیانەوە سێ جار تەلاقت داوە نابێت ئیترەوە بوو ڕەوانەی مەرکەزیان کردین مەرکەز شوڕتە ئیتر لەوێش تقریبان 3-4 سەعات گیراین دوای ئەوە بە کەفالەت ئازاد کراین ئازاد کراین و من بەس ئەلەو مودەیە کە پێشەوەی عەقدی زەواجی ئاخر جاری لەگەڵاکە من بەی شەوێ ناچم بەلای و ئافرەتەیە ویستم پرسیاری ئەوە بکەم ئاخر جار لێ نزیک بووی نا من هەر سیقەم بۆ مارەیە نەبوو ئەی سقەت پێ نەبوو چۆن کردن تێگەی ئاموتم بزە بچم بۆ لای حاکمیش ئەگە حاکمیش بۆم کە ئەو کاتە دیارە مارەیەکە تەواو کێشەی نییە بەزەو بە حاکم نەیکرد دوای چەندێک چوون دوای چەندێکە هاتەوە ماڵەوە ئێوە چوون بۆ دادگا بۆ تقریبا 3 مانگ 2 مانگ 3 مانگ ئەمنە بەیەکەوە بوون ئاخرجار اینجا چوونە دادگا لەو فتریا هیچ لە یەک نزیک نەبوونەوە هیچ ئاخرجا هیچ لە یەک نزیک نەبووینەوانێ ئیترەوە بوو لەوێ حاکم ناردنی بۆ مەرکەز شوڕتە و لەوێ گیرای نوێمە 3-4 سەعاتێکی تقریبان پێچوو بە کەفالەت ئازاد کراین من و مەلاکە و خێزانم ئاخر جار چەند حکوم دران ئاخر جار بەڵێ ساڵێک حکوم دراین ئەویش بە حکمیەوەی کەوتیەوە تەمەندانەیە ناتان کە مەسجنەوانێ بەس لە مودەی ئەم ساڵەیە چاودێریتانەکەم نابێ خەڵەت کرد وەقفی تەنفیزی بۆ کردو نازانم ئەوە چییە بەس ئاوای پێوتین ئیتر ئێستا حاڵی حازر لەو ساڵین و بزانین کەی تەواو نەگەڕانەوە لای یەک تەواو مامۆستا مەسەریەمە لای جەنابتان پێکەوە گوێبیستی بەشێک لە لێدوانی ژنەکە و پیاوەکەش بووین کە باسی ئەوەیان کرد دوای 3 جار لەوەی کە جیابوونەتەوە بۆ جاری چوارەمی سویانە بگەڕێنەوە لای یەکتر لە لای مامۆستایەکی بەڕێزی ئاینی مارەیەکەیان بۆ کراوە بەڵام دواتر لە دادگا ڕێگریان لێکراوە لەسەر ئەم بابەتە لاینی پیرۆزی ئیسلامە لەگەڵ ئەم بابەتەیە چۆنی مامەڵە ئەکرێت هەم لەگەڵ ئەم ژن و پیاوە هەم لەگەڵ ئەو مامۆستایەش کە مارەیەکەی بۆ کردوون خۆ ئێستا ئەو پرسیارانی کە تۆ لێکردی هێشتا ئێمە وەکو مامۆسا وەکو شریعەت نەگەیشتینە نەتیجە بزانین تەلاقی یەکەم ئەبێ لێی بپرسین تەلاقی یەکەمی چۆن تەلاق داوە بە کەلیمەی تەلاقە کەوتبێ تەلاقم کەوتبێ بە کەلیمەی خولع بووە
ئایا سێمان تێپەڕیوە بەسریا تێ نەپەڕیوە ئەو بابەتانە ئیشی ئیعلام نییە، ئەو بابەتانە ئیشی دکتۆرە، ئیشی حاکمە، ئیشی مامۆسای شەرعی و لیژنەی فتوایە لێ بپرسێ بزانێ ئایا تەلاقی یەکەمی چۆن بووە، ئایا تەلاقی دووهەمی چۆن بووە، ئایا تەلاقی سێهەمی چۆن بووە. ئەگەر حلف بووە بە تەلاق و توێتی بە تەلاقم ئەوە جیاوازە، ئەگەوتێتی تەلاقم کەوتبێ جیاوازە. تێگەشتی کابرایەک 20 جار بڵێ بە تەلاقم بە نەوەیەک بە شێوازێکی تر تەعاملی لەگەڵاکەی کەسێ یەک جار بڵێ تەلاقم کەوتی بێ یەک دقە گونجای بۆ بکەین هەر سێ جارەکە ئەم ژن و پیاوە دوای ئەوەی کە ڕێک نەکەوتون ڕۆشتون لە لای مامۆسایەکی ئاینی و توانە ئێمە ئەمانەوەی لە یەک جا ببینەوە بەم شێوەیە تەلاقەکە بووە بە ڕێکەوتنی هەردووکیان. بابەکەی من ئەو کەسە خۆی فێڵی لە خۆی کردووە، چونکەم هەر کەسێک ئەگەر تەلاقێک کەوتە مابینی خۆی و خێزانی چۆتە لای چ مامۆسایەک جاری دووەمیشە بێ بچێتەوە لای نەفسی مامۆسا و پێی بڵێ جاری ڕابردوو هاتووم بەو شێوازە تەلاقم کە و کەوتبوو بەو شێوازە چارەسەرکردە بۆی بزانێ ئایا چەند تەلاقی لاماوە، ئایا هەرسێکەی لاماوە، ئەگەر هەرسەکەی لامابێ ئەتیادێ، ئەگەر دوانی لاما بێ بۆی پێ بڵێ یەکەم کەوتبوو ئەمەش دوهەمە کەوتە سێهم چاک نابێتەوە. الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان فإن طلقها فلا تحل له من بعد حتى تنكح زوجا غيره. بۆیە ئەو کەسە فێڵی لە خۆی کردووە لە مامۆساکەش کردووە، ئەو کەسەی کە لەفزی طلاق ها بەدەمیا یەکەم جار چووە لای چ مامۆسایەک بۆ جاری دووەمیشە بێ بچێتەوە لای نەفسی مامۆسا، بۆ جاری سێمیشە بێ بچێتەوە لای نەفسی مامۆسا. بۆیە ئەو عیلاجانەی کە دای ئەنێ تووشی غەڵەت نەبێ. ئەگەر تۆ سێ دکتۆرە تاقی کردەوە، سێ دکتۆرە تاقی کردەوە بۆ یەک نەخۆشی ئەفلۆنزا، بۆ یەک نەخۆشی پەسیوی ئیسحاری کورە قەبزی، ئەگەر بێت و چویتە لای دکتۆری یەکەم و عیلاج وەرگرت، چویتە لای دکتۆری دووەم نەوت بچوومەتە لای فڵانە دکتۆر ئەو عیلاجانم وەرگرتە، ئەویش دەرمانی بۆ نووسیت، چویتە لای دکتۆری سێهەم ئەویش نەیوت کە تۆ نەوت کە سێ دو دکتۆری ترم کردو ئەم عیلاجانەشم هەیە، ئەویش عیلاجی بۆ نووسیت. ئەو سێ عیلاجە حتمەن ئەگەر ئیسحاری جارێکی تر ناتوانێت بیگەڕێنێتەوە یان بە چی شێوازێک کە ناتوانێت بیگەڕێنێتەوە، بە چی سیغەیەک وتبێتی بۆی نییە بیگەڕێنێتەوە. بابەکەی بن وەکو عەرزم کردی ئەم بابەتە وەکو عەرزم کردی کەیسی نەفەرێک ناکرێت تەحکیم بکرێ و ئیشی لەسەر بکرێ و بەو شێوازە نەک ئەم نەفەرە مامۆستا هەر بەعام تەلاق لە چی کاتێکا ئەتوانێت بگەڕێتەوە لە چی کاتێکا ناتوانێت بگەڕێتەوە. وەکو عەرزم کردی بابەکەم ئەگەر هات و ئیسە مامۆسا خۆ بە جوانی خۆی بۆی باس کردی وتی ئەگەر تەلاقی یەکەم ئەگەر بە خولع بوو خولعمان هەیە بە عیوەڵ ئەمە لە ڕووی یاساوە باسمان کرد خولعی بەبێ ئەوەش یاسا و شەرع فەرقی چییە بابەکەم تەواو ئەتوانی وا بڵین هەمان شتە ئەو یاسایە لە فقی ئیسلامی وەرگیراوە، لە فقی ئیسلامی وەرگیراوە بابەکەم ئەتۆ خۆ مەجار بدە دادەکەی من مەجار بدە ینی تۆ وەکو ینی هەڵسوڕێنەری بەرنامەکە مەجار بدە بۆی عیلم دەستکەوێ لا يؤخذ العلم من الصحفي ولا القرآن من المصحفي. عیلم بۆیە لە ڕۆژنامەنووس وەرناگیرێ بابەکەی من گوێ بگرە. بابەکەی من تەلاقمان هەیە هەمانە بە خولعمان هەیە بە عیوەض هەمانێ بە بێعیوەض. ئەگەر بە عیوەض بوو لە مەذهبی متأخرینی ئیمامی شافعیە ئەفەرمێ لا ينقص به العدد، یعنی ژماری پێ ناکەوێ. یعنی کەسێک ئەگەر گرفتی هەبوو لەگەڵ خێزانەکەیە یا گەلەگرفتی هەبوو لەگەڵ هاوسەرەکەیە نەگەشتە نەتیجە حەزیان لە جیابوونەوە بوو چوونە بەردەمی دادگا لا مامۆسایەکی ئاینی حەق وایە باسی تەلاق نەکرێ باسی خولع بکرێ بە خولع ئەگەر هاتوو بە عیوەض بوو بە عیوەض یعنی لە مقابلە ئافرەتەکە مارەیەکەی خۆی گەڕاندەوە بۆ پیاوەکەی لا ينقص به العدد عددی پێ کەم نابێتەوە کە عددی پێ کەم نەبوویەوە ئەگەر دەجاریش سڵح بکەنەوە بگەڕێنەوە ماری ببرێتەوە دیسان بڕواتەوە دیسان بێتەوە مادەم بە عیوەضەوەیە لا ينقص به العدد عددی پێ کەم نابێ لە مەذهبی شافعی و متأخرین مەذهبی شافعیە ئەفەرمێ دەجاری تریش ئەتوانێت بگەڕێتەوە. ئەگەر بە عیوەض بوو ئەگەر بەبێ عیوەض بوو تەلاقە جاری یەکەم ئەگەر سێ مانگ تێپەڕی بێ بەس ئەگەر خولع بوو هەرە بێ بە نیکاحێکی جەدید بێ. ئەگەر سێ مانگ تێپەڕیا تێنەپەڕی بێ مادەم بەبێ عیوەزە ئەوە تەلاقێکی ئەڕوا دوو تەلاقە بێنێتەوە تەلاقێکی ئەڕوا دوو تەلاقە بێنێتەوە هەر ڕۆژێک ویستی مارەی کاتەوە بگەڕێتەوە بۆ لای هەفتەیەکیش تێپەڕی بە بەسەر تەلاقەکە ئیلا بێ بە نیکاحێکی جەدید بێ. ئەمە بابەتێکی ترمانەیە بە لەفزی تەلاق باشە بە لەفزی تەلاق. ئەگەر بە لەفزی تەلاقیدا ئەگەر یەک جاری و تەلاقە کەوت بێ لەگەڵ سێ جارە فەرقی هەیە لە لای مەذاهبی ئیسلامی. لە مەذهبی شافعیە سەلاسە کەوتی سێ بە سێ تەلاقەوە هەرچەکەی هەڕوە تەواو هەلێک مەجلیس هەرچەکەی هەڕوە باشە
هیچی نامێنێ باشە ئەگەر هاتو یەک جاری وت یەک جارە ڕوا ئەگەوتی دوو تڵاقە کەوتوێ دوارە ڕوا چکم عادەت معتەبەرە باشە عدد اعتماد لەسەر عدد دەکرێت چکم خوای پەرۆگار سێ تڵاقی داوە بە ئینسان سێ فیشکی داوە بە ئینسان و پێی وتە هەرسێکەی بە یەک جار مەتەقێنە سەرفی مەکە لە کاتێکا کە پێویستی پێێتی ئالە و کاتانە بەکاری بێنە کێشە مەشاکلێکە هەبوو جاری یەکەم تڵاقدا بەشکەم پەشی مابیتەوە دەرفەتێک هەبێ بۆ جاری دوم بێنیتەوە ئەگەر هاتو جاری دومیش مەشاکل دروست بوو دەرفەتێک هەبێ بۆ ساری جاری سێم بهێنیتەوە بەڵام دوای جاری سێهەم ئەگەر تڵاقدا ئیتر بۆت حەڵاڵ نابێتەوە بابە ئەم بابەتە بابەتێکی علمیە بابەتێکی فقهیە بابەتێکی شەرعیە پێغەمبەر فەرمێ ثلاث جدهن جد وهزلهن جد الطلاق والعتاق والنكاح فەرمێ سێ شت هەیە بە سوعبەت بیڵێ هەر ڕاستە ئەکەوێ هەر لەسەر حسێبە بە ڕاستیش بیڵێ هەر لەسەر حسێبە هیچ لەوانەت بابەتی تڵاق و کەلیمەی تڵاق بەکارهێنانی لەسەر حسێبە مارەبرین و نیکاح و زەواجیش بەمان شێوە ئازادکردنی خەڵکیش بەهەمان شێوە بێگومان دەستت خۆش بێ بێگومانە گەڕێمە وڵات کاک عوسمان مامۆستا باسی جۆرێکی تەلاقی کردوتی ئەگەر بابەتی عوزیتیا بێت عیوەزیتیا بێت ئەگەر هەڵە نەبم تەلاقی خولعی لەو بابەتایە لە یاسایە ئەم بابەتە چۆن باس کراوە چەند جار بۆیان هەیە بگەڕێنەوە لای یەک و آخر جار کەی بۆیان نیە بگەڕێنەوە بەڵێ بە دڵنیاییەوە جۆرێک لە جۆرەکانی تەلاق کە لە قانونی باڵن ئەحوالی شخصیە هێناوێتی لە بابی تەلاقا لە تەفریقا ئەو هێناوێتی لە تەفریقا واتە لە تەفریق جای کردوێتەوە لە تەلاق لە تەفریقا تەفریق چەند جۆرێکی هەیە لە جۆرەکان جاکردنەوەیە ببرێتە لە خولع واتە ئەمە ڕەزامەندی هەردوو لایەنەکە کە پێوتێ هەڵوەشانەوەی گرێبەستی هاوسەری خولعی هەڵوا خۆی خولعیش هەر لە خەلع و هەڵوەشانەوە لە بندەرهێنانەوە هاتووە کە ئەم ژن و پیاوە خۆیان ئەگەنە قەناعەتێک و ڕازین با بۆی کە جیا بنەوانێ ئەو کاتە پیاوەک بە تایبەتی ئەمە لە چۆنەڵی کاتی ئافرەتان ئەمە با بڵێن ئەیانەوێ خۆیان ئەوەی کە لە کوردەواری ئاڵە خۆی بکڕێتەوە ئەم ئەمیارەتانە بەکارهێنن کاتێک کە تەنازولەکە لە یاخود شتێک ئەدا ئێستا قەزای عێراقی لەسەرەوەی یا تەنازول ئەکا لە بەشێک لە مارەیەکەی لە حەقەکەی لە مارەی پاشەشیەکەی یاخود لە بەش ڕێکپارە ئەداتەوە بە پیاوەکەی یا مارەیەکەی ئەداتەوە لەو کاتەیە خولعەکە ئەگەر چی ئێستا خولع پێویستی بە ڕەزامەندی وەکو لەگەرچی لە تعدیلی قانونی ئەحوالی شەخسیە بە جۆرە هێناوی ژن بەبێ ڕەزامەندی پیاوەکەش ئەتوانە خولع بکە خۆی بگەڕێنێتەوە بەڵام لە تەطبیقاتی قەزایە ئێستا وا تەفسیر کراوە کە دەبێت پیاوەکەش ڕازی بێ ڕەزامەندی هەردوو لای بێ ژنەکە خۆیگرێتەوە ئەو کاتە پێوترێ خولع زۆر باشە عوسمان ئەم بابەتانە بابەتی چەند جارێکەوەی ژن و مێرد و گەڕانەوەیان و جیابوونەوەیان لە دادگاکانە لە چی ئاستێکایە هەیە حاڵەتی ئەوە هەیە حاڵەتێکی ناتوانم بڵم زۆرە بەس هەیە چەندین حاڵەتێ ژن و پێت کاکە جیابوونەوە دواتر پاش ماوەیەک ڕێکەوتونەوە جار هەوە جاری دووەمیش تەلاقی تێکەوتوتەوە حاڵەتی سێمیشە بۆ حاڵەت هەبووە تەنانەت مناڵیش کە لە ڕووی شەرعیەوە جایز نەبووە با بڵێن ئەم ژن و پیاوە لە ڕووی قانونیەوە جایز نەبووە بگەڕێنەوە بۆ لای یەکتر بەڵام ئیتر بە نەزانی بێ بە مەبەست بوو بێ کە لە ڕووی قانونیەوە دواتر ئەگەر باسیکەن ئەوە سزای یاسایی خۆشی هەیە تەبعاً ئەگەر کەسێک هات و با بڵێن لە ڕووی شەرعی و قانونیەوە هەرسێ تەلاقی کەوتە بێت و کۆتایی پێ هاتە بێ و دوایی بچێ عەقدی زەواجێکی تازە بکاتەوە لەگەڵ ژنەکەی یاخود بیگەڕێنێتەوە ئەو کاتە ئێمە یاسای سزادانی عێراقی سزای بۆ ئەمە داناوە و سزایەکی توندیشی بۆ داناوە مادەی 376 لە یاسای سزادانی عێراقی 111 ساڵی 1969 بە ڕوونی باسی کردووە کە ئەڵێ ئەگەر هات و کەسێک زانی لە ڕووی شەرعیەوە لەوە لە ڕووی قانونیەوە ئەم ژنە لێ حرامە بۆی نییە پێی ناشێ زەواجی لەگەڵا کرد سزاکەی لە حەبس کە لە یاسای سزادانە تاوەکو 5 ساڵ لە 3 مانگەوە تا 5 ساڵ و هەندێک حاڵەتی شەیە تا ئەبێتە جینایەت تا 7 ساڵیش بۆی هەیە لە هەندێک حاڵەتدا تا 10 ساڵی سزای هەیە لە ڕووی یاسای سزادانەوە تا 10 ساڵ ئەوە تەبعاً بەپێی حاڵەتە جیاوازەکان ئەگەر ئەمە چییە هەر کەسێک عەقدێکی زەواج ژن و پیاوێک عەقدی زەواج بکەن زەواج بکەن لەگەڵ یەکتریدا بە یەکێک لە ئەسبابەکانی شەرعی و قانونیەوە ممنوع بێ ئەم زەواجە بکە واتە حرام بن بە یەکتر بۆ ئەنجا ئاگەم بە هۆکارەکەی ئەوە بێت هۆکارەکەی ئەوە بێت
سێ تەلاقی کەوتووە با بڵێن یاخود بە هۆکارەکەی ئەوە بێ پێی نەشێ لە ڕووی شەرعیەوە چونکە ئەمەش ئەم حاڵەت ئەمە شەگرێتەوە واتە جار هەیە کەسێک ئەچێ زەواج لەگە کەسێک ئاکا لە محەڕەماتە ئەمە لە ڕووی شەرعیەوە جای محەڕەمات وازەحە چەند فئەیەکە گرێتەوانە ئەوە خوشکە و ئەوە پورە و ئەوە خوشکە زایە و ئەوە برازایە و لە هەمان کاتیشە یاخود بۆ نمونە ئەوەیە کە سێ تەلاقەکەی کەوتە بێ بچێتەوە ئەگەر هاتوو مامۆستایەکی ئاینیش ئەوەی کرد هەمووی یەک سزایە مامۆستا نەخێر جار ئەگەر هاتوو مامۆسایەکی ئاینیش ئەو کاری کرد و علمی هەبوو بەڵام ئەبێ علمی هەبێ کە ئەم دوانە بە یەکتر حرامن لە ڕووی شەرعی و قانونیەوە نابێزەوە ئەم عەقدی زەواجە بکرێ لەبەرەوەی سێ تەلاقی کەوتەبێ یاخود لەبەرەوەی خوشکێتی لەبەرەوەی پوریەتی لەبەرەوەی کچ و کچەزایەتی ئەم بابەتانە کە ئەوە باس و بابەتێکی دوورێژە ئەگەر ئەم عەقدی زەواجی کرد ژنەکەش و پیاوەکەش و ئەو کەسەش عەقدە زەواجەکە ئەکا وە تەنانەت ئەگەر دادوەرێکیش بێ باسەکار با نەڵێ مامۆستایەکی ئاینی ئەگەر دادوەرێکیش بێ علمی هەبێ ئەم دوو ژن و پیاوە ئەم عەقدی زەواجە محەڕەمن لە یەکتر ئەوە سزاکەی تاوەکو 7 ساڵ ئەچێ دەستخۆش زۆر باشە ئافرەت لە ناو خێزان و عائیلەکانی ئێمە بەو شێوازە خاوەنی تەقدیرە خاوەنی حورمەت و ڕێزە ئەم ڕێکخراوانە زیادن بێن داوای مافی ئافرەت لە ناو کۆمەلگای ئێمەدا بکەن چونکە ئەوەندە مافیان هەیە و ئەوەندە خاوەنی مافن جاچە مشکلێکی تدایە ژنی دوو هەموو سێهەم حەڵاڵێکە و خوا داوێتی و پیاو ئەگەر ژنێکی جوانی هەبوو حەزەکە دوان بێ حەزەکە سیان بێ حەزەکە چوار بێ ئافرەتێکی باشی هەبێ حەزەکە دوان بێ حەزەکە سیان بێ ئەو کەسەی کە ژنێکی خراپێ ئەو کورە ژن ئەگەر حەز ناکا با سیر بخوا و زورنالێدا ئەوە مافێکی خوا داوێتی بە پیاو بەوەی کە ئاوها بە ژن مثلا حەزی لە شتێک نەبێت مافەکەی پێ هەر ڕۆژێک ئەگەر هەر ڕۆژێک نەقسێکی هەبوو حەقی خۆیەتی داوای مافکە بەڵام مافی پارێزراو بێ ڕێزی گیرا بێ حورمەتی گیرا بێ پاشان سیرکرا بێ فەرمانی جێبەجێکرا بێ چی دەوێتەوە زیاتر ئەوانە چی؟ ئەو پیاوانەی نەبێ لە شەریعەتە ئەفەرمێ فەنکیحوا ما طاب لەکم بەڵام مەرجیشی داناوە لە شەریعەتە مامۆستا ئەوە قسەیەکی غەڵەتە تۆ بزەنی نانا ئەوە سەبەبێکە خوا دایناوە ئەگەر کەسێک خێزانەکەی نەقسی هەبوو بۆی با تەلاقی نەدا و ئەسڵەن مافێکە خوا داوێتی بە ئافرەت ئەو ئافرەتەی کەوا ناهێڵێ ئافرەتێکی تر ببێتە شەریکی ژیانی بەشی ئافرەتێکی تر ئەخوا حەق وایە پیا و چوار ئافرەت بەخێوکە چۆن ئەبێ پیاوێک تەرخان بکرێ بۆ یەک ئافرەت و یەک ئافرەت بەشی سێ ئافرەتی تر بخوا نا ئەو ئافرەتانەی ئێمە کە ناهێڵن پیاوەکان و هاوسەرەکانیان ژنی دووەم و سێم و چوارەم بێنن ئەوە مافی سێ ژنی تریان خواردە ئەوە هەموو بێوەژنە هەیە ئەی بۆ ناتوانێت چییە؟ بۆ چوار ماڵی پێ بەخێورێ بە چوار ئافرەت بەخێو ناکرێ ها؟ خەڵکێکە هەیە لە ماڵەکانە یعنی لەگەڵ ڕێز و حورمەتە دەیان فلیپینی داناوە خزمەتکار خەڵکێکەیە جا کێڵێ من یەکژنم هەیە؟ دەبا بچینە یا مەدینە و شارە چەند شیرینە باشە؟ دەست خۆش مامۆستا مەزەر خۆراسانی مامۆستای ئاینی عوسمان شەفیقی پارێزەری ڕاوێژکار زۆر سپاس بۆ ئێوەمان دوو نەبن